دیارە لە نێو هەرێمی کوردستان و پرسی سروشت و ژینگەی هەرێمی کوردستان دەچینە سەر پرسی نێودوڵەتی، ئەویش بەریتانیاکێکە لە وڵاتەکانی جیهان کە بە ئاراستەکەری سیاسی جیهانی دادەنرێتێکێکە لە وڵاتە پێشکەوت و کاریگەرەکان لە جیهاندا چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی کارگێڕی و تەکنۆلۆژیشەوە بە هەمان شێوە. بەڵام بەریتانیا هێندە سیستمی کاربڕێکردن تێیدا ئاسان نییە. لە ماوەی تەنیا 44 ڕۆژی دەست بەکاربوونی لیستریس ڕایگەیاند کە دەست لە کار دەکێشێتەوە کە پێشتر بۆریس جۆنسن سەرۆکوەزیران بوو، بەڵام بۆی بوونی کۆمەڵێک یاخود چەند کەیسێکی گەندەڵی کە لە نێو کابینەکەی بۆریس جۆنسندا ڕوویدا بوو، یاخود وەزیرانی نێو کابینەکەی دەستیان لە کار کێشایەوە، دواتر بە فشارێک بۆی کە بۆریس جۆنسنیش دەست لە کار کێشێتەوە. دوا بەدوای دەست لە کار کێشانەوەی بۆریس جۆنسن لە پۆستی سەرۆکوەزیرانی وڵاتەدا لیستریس بوو بە سەرۆکوەزیرانی بەریتانیا، بەڵام لە دوای تەنیا 44 ڕۆژ مانەوەی لە پۆستەکەیدا لیستریس ڕۆژی پێنجشەممە کە 20 تشرینی دووەمی 2022کە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا دەست لە کارکێشانەوەی خۆی لەو پۆستە ڕاگەیان دواشکرای کرد کە چارلزی سێهەم لا بڕیارەکەی ئاگدار کردوێتەوە. لیستریس تەمەنی 47 ساڵە، لە درێژەی لێدوانە ڕۆژناوانەکانی داباسی لەوە کرد بڕیارە پارتی پارێزگارانی بەریتانیا تا کۆفتەی داهاتوو سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیا دیاری بکات و ترێز باسی لەوەش کردو بەهۆی دۆخەکەەوە کە ناتوانێت ئەو ئەرکە جێبەجێ بکە لەلایەن پارتی پارێزگارانەوە هەڵبژێر دراوە بووی، بۆیە قسەی لەگەڵ خاوەن شکۆ پادشای بەریتانیا کردووە بۆ ئەوەی تا دەست لە کار بکێشێتەوە. لە ئێستادا بەریتانیا ئامادەکاری دەکات بۆ دووبارە کاندیدکردن و دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانی نوێ لە وڵاتەیە. دیارە لە دوابەدۆی دەست لە کارکێشانەوەی لیستریسی تەمەن 47 ساڵ لە پۆستی سەرۆکوەزیرانی یەکێک لە ئۆپشن و یاخود پێشنیارەکان ئەوەی کە وەکو دەنگۆ بڵاو دەکرایەوە کە بتوانێت ئەو پۆستەوە بگرێتەوەی بۆریس جۆنسنە، بەڵام دواتر ئەو دەنگۆیانە بە هەمان شێوە دەنگۆی تری بەدوا هات کە ئەم بابەتە ڕەت دەکرێتەوە، بۆریس جۆنسن نابێتەوە سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیا. لەسەرم بابەتە میوانێکمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەین بەڕێز هاوار حاجی کە بەڕێزیان وەکو چاودێرێکی سیاسی و شارەزا لە کاروباری نێودوڵەتی و سیاسەتی بەریتانیا ڕاستەوخۆ لە بەریتانیاوە میوانێمە دەبێت بە ڕێگەی سکایپ. کاکاوار زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەم پرسە سیاسی و داریانت چیە لە بەریتانیادا ڕوودەدات؟ هۆکاری دەست لە کارکێشانەوەی لیستریس بۆچی دەگەڕێتەوە بە دیاریکراوی؟ هەیدێخان ئەو کاتتان باش، کاتی بینەرانی کورساتیش باش. خۆی کە هەڵبژاردن بوو لە مانجی پێشوو ئەو با بڵێن ویستیان زۆر لیزەترس هەندێک وعدیدا ئەو وعدانی نەیتوانی بباتە سەر، بۆیە لە کاتیوەی کە ئیستیقالەکەی کردگوتی من ناتوانم ئەو وعدانی کە پێم دابوو بۆ کاتی هەڵبژاردن من جێبەجێیان بکەم، بۆیە من داوای لێبوردن دەکەم و ئیستیقالەکەی خۆم تەقدیم دەکەم. ئێستاش کاندیدەکان دیاری دەکرێت تاکو سەعات 2 ئەمڕۆ بۆ ئەوەی کە سەر لە نوێ سەرۆکی وەزیرانی نوێ بۆ بەریتانیا هەڵبژێر بێت. باشە، لە دوای دەست لە کارکێشانەوەی لیستریس ئەوە تەنها ماوەی 44 ڕۆژ بۆ 45 ڕۆژ دەبێت کە دەست بەکار بووە، پێشەویش بۆریس جۆنسن بوو. ینی لەم نێوەندەیە جۆرێک لە شڵەژان لەو پۆستەیە ڕەنگە ڕووی دابێت. چۆن دەتوانرێت ئەم پۆستە پڕ بکرێتەوە؟ کاریگەری لە پۆستە ئیداری وزاریەکانی بەریتانیادا ناکات ئەم گۆڕانکاریانە؟ خۆی گەورەترین کێشە ئێستا کە ئەو گۆڕانکاریانە ڕوودەدات گەورەترین کێشەیان کێشەی ئابووریە، چونکە بەڕاستی بەریتانیا لە دوای دەرچوونی پۆل لە بابڵێنێچەتی ئەوروپا تووشی کێشەیەکی ئابووری زۆر تونند بۆتەوە. زۆر محاوەلەیان کردەوە کە حەلیکەن و هەروەها ئەو شەڕێک کە بەسەر ئۆکرانیاشدا هاتووە زیاتر مەسەلەی وزە و مەسلەی با بڵێن دابینکردنی داهات بۆ خەڵک بۆتە گەورەترین کێشە لە ناو خەڵکی بەریتانیا، بۆیە زۆر بە زەحمەت دەتوانن پلانێکی وا تۆکمەدا بڕێژن کە بتوانن هەم خەڵکەکەی خۆیان لەو کێشە ئابووری ڕزگار بکەن و هەم حکوومەت بەریتانیش لەو کێشە ئابووری ڕزگار بکەن. ئێستا گەورەترین کێشە ئەو دوو کێشەیەکە با بڵێن لە گۆڕەپانی بەریتانیا ڕوودەدات. بەڵێ ئابووریە زیاد. باشە، ئابووری بەریتانیا چۆنە لە ئێستا لە کاتێکە ئەو شەڕی لە ڕۆژاوای هەیە لە نێوان رووسیا و ئۆکراین بێگومان کاریگەری لەسەر جیهان دروست کردو، بەریتانیا جۆکێک لە وڵاتانی نزیک لە نێو چەمکە سیاسی و ئابووریەکاندا. ئێستا ڕۆژی ئابووری
بەریتانیا چۆنەوە ئەم گۆڕانکاریانە تێیدا ڕۆیات؟ خۆی بەریتانیا بە دوو قۆناغدا ڕۆژ بۆ داشکانی ئابووری. قۆناغی یەکەمیانەوە بوو کە لە یەکێتی ئەوروپا دەرچوو. خۆی بۆ مەسلەی سیاسیوان ئەوان دەیانویست بۆ خۆیان سربەخۆ بن لە ناحیە سیاسەکەی، بەڵام بەڕاستی پاشەوەی کە دەرچوون لە یەکێتی ئەوروپا ئەو دەزانیان کە چ زەربەیەکی کاریگەری ئابووریان پێکەوتووە. لە دوای ئەوەش شەڕی ئۆکرانیای بەسەرداها. شەڕی ئۆکرانیا بۆ سەبەبیەوەی کە وزە بەعام هەموو دنیا بەگشتی هەم کەمی کردو هەم گرانیش بووە کە خەڵکی لێرە لەبەروی داهاتەکەی دیاری کراوە ناتوانێت دابینی بکات. تەنانەت دوای لێ هاتووە ئەو خەڵکانەی کە بەتەمەنن بڕیاریان داوە دووسێ ماڵ یەک بگرنەوە بچن لە ماڵێکدا خۆیان گەرمکەنەوە بۆ زستان، یعنی وایان لێ هاتوو بۆ پارە بەو شێوەیە بەتەمان علاجی خۆیان. بۆیە ئەو دوو کێشەیە، هەم کێشەی ئەوروپا دەرچوونمان لە ئەوروپا و هەم کێشەی ئۆکرانیاش وای کردووە کە ئابووری بەریتانیا زۆر بەرەو خراپی بڕوات، کە ئابووریش بەرەو خراپی ڕۆژ هەم بەتاڵە زیاد دەکات، هەم کۆمپانیەکان بەرەو ئیفلاسی دەڕۆن، هەم لە هەمان کاتیشدا با بڵێن پارەکەی بەریتانیا وردە بەرەو داشکان ڕۆیشتووە. کاتی خۆی کە سەرەتای بیدایەتی با بڵێن دۆزینەوەی ئەمریکا یاخود چوون بۆ ئەمریکا ئەو کاتی لەو ڕۆژانە من شتێکم سیر کرد، یەک پاوەند بە 5.4 دۆلار بووە ئەو کات. ئێستا وای لێ هاتووە نزیکی یەک بوونەتەوە، ینی تقریبا دۆلار و پاوەند وەکو یەکی لێ هاتووەوە بۆ خەڵکەکەی ئێرەکە شت بکرێت، چونکە شتەکان بەشێکی لە دەرەوە دێتن، شتەکانیان زۆر لەسەر گرام بووە. بۆیە بەڕاستی مەسلەی ئابووری ئەو وڵاتە زۆر خراپ بووە، بەرەو خراپتریش دەڕوات ئەگەر لەسەر ئەو سیاسەتەی ئێستا بمێننەوە. بۆیە ئێستا زیاتر ڕیشی سوناک زیاتر ئیتمان بە مەسلەی ئابووریەکەی دەدات، چونکە ئەو دەڵێ من حەلێکم پێ بۆ ئابووریەکە. لە هەمان کاتیشدا بۆ حیزبەکەی خۆشیان لەبەر ئەو کێشە ئابووریانی کە دروست بوو دەرچوون لە ئەوروپا و مانەوە لە ئەوروپا و دەنگدان بۆی وای لێ هاتوو لە ناو خۆیان ئێستا بوونەتە چەند پارچەیەک چەند باڵێک. ڕیشی سوناک محاوەڵەی وەی دەکاتن کە هەموو باڵەکان بکاتەوە یەک، لە هەمان کاتیشدا سیاسەتێکی ئابووری وا پیادە بکات کە بتوانێت هەم بەریتانیا ڕزگار کات هەم خەڵکەکەشی بەرەو باشتر سەرکەوتووە بێ لەم هەوڵەیە ڕیشی سوناک. وەڵاهی بە گوێرەی قسەکانی خۆی دەڵێ من وەکو دەڵێ حەلی ئەو کێشەیەم بەدەستە. کاتی خۆشی کە لیسترس هەندێک قەرار و هەندێک وعدیدا ئەو بە پێکەنینەوە دەیگوت ئەو قەراراتانە یاخود ئەو وعدانەی کە دیدەن ناتوان بیکەین لەسەر. خۆی قسەیەکی هەیە ڕیشی سوناک دەڵێ من دەمەوێت ئەو قسەیە بکەم کە ئەگەر خەڵکیش پێی ناخۆشە، واتە ئەو دەیەوێت بە واقعی لەسەر ئەرزی واقع ئیشەکە بکاتن. بۆیە بەخۆی دەڵێ ئەو سیاسەتە ئابووری کە من ئیعلانی دەکەم بابڵێن لە کۆتایی ئەو مانگەدا ئەوە حەلێکی وەسەتە لە نێوان دارمانی ئابووری و هەڵسانەوەی ئابووری بۆ بەریتانیا. باشە کەواتە بەس لە ڕیشی سوناک کرد، کەواتە لە دوای لیستریس کە پۆستی سەرۆکوەزیرانی بەریتانیا وەکو ئۆپشنێکی یەکلاکەرەوە وەردەگرێت، پێشبینی و پێشنیارەکان زیاتر لە کێدا چڕبوونەتەوە؟ بەڵێ لێرە سیستمی هەڵبژاردنیان بە شێوەیەکە کە ئەگەر بیانەوێ سەرۆکی وەزیران بگۆڕن، خۆی لیژنەیەکیان هەیە پێی دەڵێن لیژنەی 1922 ئەو لیژنەیە کاندید وەردەگرێت. ئەو کاندیدێکی ئێستا قەراریان لێداوە شتێکیان داناوە بۆی بە زووی ئەو کێشەیە حەڵکەن لەبەروەی کە لە بابڵێن لە سیوێکی ئۆکتۆبر دەبێت پلانی ئابووری بەریتانیا ئیعلان بکرێت. بۆیە ئێستا شتێکیان داناوە دەڵێ هەر کەسێک کە دەیەوێت خۆی کاندید بکات بۆ خۆ کاندیدن دەبێت بەلای کەم 100 ئەندام پەرلەمانی بڵێن حیزبی پارتی پارێزگاران دەبێت سەپۆرتی بکات، وەکو دەڵێ پاڵپشتی بێت کە ئەو بێتە کاندید. هەتاکو ئێستا 184 ئەندام پەرلەمانی پارتی پارێزگارانی بەریتانیا پاڵپشتی ڕیشی سوناک دەکەن، بەڵام با بڵێن پێنی هەتا ئێستا 25 ئەندام پاڵپشتی دەکات. ئەمڕۆ کاتژمێر سەعات 2 تەواو دەبێت لەوەی چێ ببێتە کاندید، نەک هەڵبژاردن ببێتە کاندید، چونکە دەبێت هەموو ئەندامی پارتی پارێزگارانی بەریتانیا دەنگ بۆ ئەو کاندیدانە بدەن. ئەوانە ئێستا شتێکیان داناوە وەکو دەڵێ سیستمێکیان داناوە، دوای ئەوەی سەعات 2 ئیعلان دەکرێت چی کاندیدێ بۆ سەرۆکوەزیران و سەرۆکی پارتەکە، ئەو کاتە بە ئۆنلاین ئیعلانی دەکەن بۆ هەموو ئەندامەکانی خۆیان کە لە حدودی 180,000 ئەندامیان هەیە لە بەریتانیا بەڕسمی
دەبێت زۆرینەی دەنجی ئەندامانی پارتەکە بەدەستبێنن نەک ئەندامانی پەرلەمان. باشە. لە دوای کۆچی دوایی و مردنی شاژن ئەلیزابێس چ گۆڕانکاریەک لە نێو بەریتانیادا بەدی دەکرێت و توانراوە بە نەبوونی شاژنە ئەلیزابێس کە یەکێک بۆ لە شاژنە دیارەکان لە جیهاندا ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبوو لە ئاڕاستەکردنی کۆی پرۆسە سیاسی و ئابوووریەکان هەم لە ناوخۆی بەریتانیا هەم لە جیهانیشدا توانراوە بە هەمان ڕێچکەی ئەوە سیاست و دارایی و ئابووری بەریتانیا بەڕێ بکرێت؟ هێوی خان بەنسبەت بەریتانیا ڕاستە با بڵێن شاژن هەبووە، ڕاستە ئێستا پاشا هەیە، بەڵام داڕشتنی سیاسەتی ئابووری و سیاسەتی دەرەوە و سیاسەتی با بڵێن سەربازیان پەیوەندی بە حکوومەتەوە هەیە، نەک بە بەڵێن چێ لە پۆشتی شاهانە دادەنیشێت. بە نەمانی شاژنیش کاریگەری لەو سیستمە ناکە، هیچ تەسیرێکی نابێت، چونکە ئەو کاتێک کە بەس ئەوەندەیە ئەوان مەسەن بابن ئاگاداری شا یاخود شاژن دەکەنەوە کە ئەوە فلان کەس مڕەشەحە یان فلان کەس بردوویەتەوە بۆ سەرۆک وەزیران و ئەو کە دەچێت وەکو شتێکی با بڵێن پرۆتۆکۆلیە کە دەچێتە لای و سیاسەتەکەی خۆی پێشکەش دەکات و هەر دەبێت ئەویش بێتن با بڵێن دەستنیشانی کات ئەو بۆ تشتێکی عادەتی لە کۆنەوە هەیە کە شاژن یاخود شا لە بەریتانیا ئەو بە حساب دەستنیشانی سەرۆک وەزیران دەکات. بەڵام لە ڕاستیەکەیدا بە هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی پەرلەمانی بە هەڵبژاردنێکی دیموکراتیانەیە خەڵکەکە دەنگ بۆ ئەوە دەدات چێ ببێتە سەرۆک وەزیران و چێ نەبێت. لە هەمان کاتدا بۆ قەزی سیاست هێش سیاسەتی خارجی وەکوی دەرەوەی بەریتانیا ئەمانە تیمن، ئەمانە لەسەر سیستم دەڕۆن، یعنی ڕاستە بۆ فترەیەکی معەن یاخود بۆ هەندێک کاریگەر سەرۆک وەزیران دەور و تەسیری دەبێت، بۆ ناحێ ئابووری دەور و تەسیری دەبێت، بە تایبەتی ئەویش پەیوەستە بە پارتەکەەوە چ پارتێک ئەو با بڵێن پۆزیشنە وەردەگرێت و ئی سەرۆک وەزیران و چێ دەبێت حکوومەتدا بمەزرێنێت. ئەجینا وەکو سیاسەتیان ئەوانە بە تیمن و لە هەمان کاتیشدا سابتە سیاسەتیان وردە ئەوان ئەو سیاسەتەی کە هەیەە کاریگەریەکی زۆر لە 100% ناکرێت چێ سەرۆک وەزیرە و چێ سەرۆک وەزیر نییە. ئەوان سیاسەتێکی بەردەوامیان هەیە. باشە کاک هاوار دیارە هەر لە مانگی نۆتە ڕۆژنامەی ئیندیپندنت بابەتێکم لەسەر و بابەتە خوێندەوە کە بابەتێکی بڵاو کردبووە ئەگەری لێستنەوەی متمانە لە لیستریز هەیە لە پستی سەرۆک وەزیراندا بۆ هۆی دابەزینی بەهای پاوەندەوە، ینی ئەوەی کە بە دوواداچوون دەکرێت یاخود بابەت و لێکدانەوەکان ئەوانی کە هەیە ئەم دەست لە کارکێشانەوەی سەرۆک وەزیرانی یاخود دەست لە کارکێشانەوەی لیستریس بەخواستی خۆی بووە یاخود لەژێر فشاردا بووە و ناکەوێتە ئەو چوارچێوی کە لە داهاتووشدا لەسەر پرسێکی لەم جۆرە لێ پێچینەوەی یاسایی لەگەڵتا بکرێت؟ بەڵێ بەنسبەت وی من وای بۆ دەچێم بەنسبەت دەست لە کارکێشانەوەکەی ئەوەیە کە ئێستا پارتەکانی ئۆپۆزیسیۆنن و لەگەڵ بەڵێن پارتەکانی سکۆتلەندەی و ئێستا ئێرلەندشی هاتۆتە سەرێ داوای هەڵبژاردننی پەرلەمانی دەکەن کە ئەگەر لە بەریتانیا بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی بڕۆن چانسێکی زۆر هەیە کە پارتە ئۆپۆزیسیۆنەکان ئەو جارە حکوومەت بگرنە دەست و چانسێکی زۆر هەیە بەپێی ئەو سیاستەوە ئەو وەزعانەی کە لە بەریتانیا ڕوویدا و لە سەردەمی بۆریس جۆنسن و لە سەردەم بۆ دەرچوون لە ئەوروپا و دارمانی ئابووری کە پارتی پارێزگاران لەم هەڵبژاردنەدا نەیباتەوە. بۆیە ئەوان با بڵێن دەیانەوێت بزانن خەڵکەکە چی دەوێت و دەیانەوێت سیاسەتی خۆیان بگونجێنن لەگەڵ ڕای خەڵک. ئێستا ڕای خەڵک بەڕاستی زۆر خراپە بەرامبەر حکوومەت نەیتوانیوە کە ئابوووریەکی وا پلانێکی ئابووری وادا بمەزرێنە کە خەڵکە بەرەو خۆشی ببات. حکوومەت نەیتوانیوە کە مەسلەی وزە، چونکە مەسلەی وزە لە بەریتانیا لە بەروی خەڵکەکە دەرامەتیان دیاریکراوە، ئەوە نییە تۆ بڵێ لەوێژ وەردەگری و لەوێژ وەردەگری و لەوێژ وەردەگرێت نەخێت. بەشی زۆری خەڵکەکە دەرامەتی دیاریکراوە کە دەڵێ من ساڵانە ئەوەندە وەردەگرم لەوە زیاتر وەرناگرێت. ئەوەی کە وەریشی دەگرێت هەمووی دابش کردووە، ئەمەنە بۆ کارەبا، ئەمەنە بۆ ئاو، ئەمەنە بۆ خواردن، ئەمەنە بۆ هۆڵیدێ، ئەمەنە بۆ شتی ماڵەوە. ئێستا کە ئەو گۆڕانکاریە سەری ئەڕوویداوە ناتوانێت دابینی بکات، ناتوانێت ئەو شتانی کە ئەو بۆی داناوە جێبەجێ بکات. بۆیە خەڵکەکە ئێستا هەمووی لە دژی حکوومەتە. باشە کە دەڵێن حکوومەت بۆ نمونە کوارتین کە وەزیری دارایی بەریتانیایە ڕخنی زۆر لێ دەگیرا بەدابزانی باج
لەگەڵ ئەوەی کە پاوەند و دراوەکەیشیان بە هەمان شێوە بەهای خۆی لە دەستدا بوو. ینی پێشبینیەکان بۆ ئەم چین لە نێو حکوومەتدا ڕەنگە وەزیری دارایی پشکی شێری بەرکێ لە ئاراستەکردنی کۆمەڵک پرسی ئابووری و داراییدا. بڵێ ئەو کە با بڵێن پلانی ئابووری دانا پلانە ئابوورەکەی ئەوە بوو ڕاستە وەکو دەڵێ زەریبەی کەم کردەوە بەڵام زەریبەی لەسەر چێ کەم کردو لەسەر ئەو کەسانەی کە داهاتیان زۆرە ئەو کەسانی کە داهاتیان لە 150,000 پاوەند بەرەو سەرووە ئەو زەریبەی لە سەروان کەم کردەوە نەک لەسەر خەڵکی احتیاجەکەی ئەو کەمکردنەوەی کە لەسەر خەڵکی احتیاجەکەی کە پارەیەکی محدود وەردەگرێت ساڵانە کە بۆ ژیانە دەتوانێت وەکو دەڵێت تاچێک پێی بژێت ئەو دابەزینی تاکسە هەندە کەم نەبوو لەسەری یعنی زەریبەکەی هەندە کەم نەبوو بەڵام لەسەر دەوڵەمەندەکان بوو ئەوەی کە لە 150,000 بەرەو سەر زیاتر بوو ئەو شتێکی کرد پلانێکی کرد کە بەحساب دەبا با بڵێن تەساعودی بێت ینی بەرەو سەر بڕوات بەڵام ئەو تەساعودی ڕاگرت کە بەحساب نەخێر باشتێکی سابت بدەن ئەوە وای کاریگەری لەسەر دابەزینی بەهای پاون نەبوو بڕیارانی ئەو بەڵێ زۆری تاسی لەسەر ئەوە هەبوو چونکە سیاسەتی ئابوووریەکەی تەواو نەبوو لەبەروەی وای لێ هات حتا با بڵێن ئەو مؤسساتە ڕسمیە ئابوووریانەی کە لە دنیادا هاان تەمەشایان کرد کە ستیبلیتی یعنی وەکو دەڵێ ستیبلیتێکی وان نیە لە ناو حکوومەتی بریتانیا و لە ناو ئەو حکوومەتی کە ئێستا لە بریتانیا هەیە کە بتوان متمانەی پێ بدەن متمانەی ئابووری من باسی دەکەم متمانەی ئابووری پێ بدەن کە سپینێ بتوانێت خەڵک قەرزی بداتی و قەرزی لێوەربگرێت وای لێ هاتبوو کە با بڵێن نسبەی فائیدە زیادی کردبوو لە بریتانیا ئەوانە هەموو وای لێکردن کە با بڵێن ئەو سیاسەتی زەریبی کە ئابووری کە هەیەیان بوو فەشەل بێنێت یعنی سەرکەوتو نەبێت ئەوە بوو کە ڕێشی سوناک دەیگوت پێویستە لیسترس ئەو قسانەی کە دەیکات بزانێت ئایا جێبەجێ دەکری یاننا کە ئەو باسیەوەی دەکات من دەتوانم یارمەتی خەڵک بدەم لە مەسلەی ئەبوزە ئایا دەتوانێت یارمەتی بدات بەڵام دیار بوو لیزەترس نەیتوانی یارمەتی ئێستاش کە بۆرس جۆنسن کە پاشەکشەی کردووە مەسلەکە هەر ئەوەیە کە ناتوانن دەربچن لەو وەزع ئابووری کە ئێستا هەیە دیوێکی دیکەی هەبوو باس لەوە کرا کە سیاسەتی دارایی حکوومەت لەگەڵ سیاسەتی درایی بانکی ئینگلتەرا ناکۆکە پێچەوانەی یەک کار دەکەن ئەم لێکدانەوەی چی بوو ئەم بابەتە چی بوو باسی لەوە کرا کاک هاوار بەڵێ ئەوەش مەسلەی وەکو باسم کرد مەسلەی زەریبە بوو مەسلەی فائیدە بوو بانقی ئینگلند ویستی هەندێک پارە بهێنێتە ناو حکوومەتەوە بەڵام کە بینی سیاسەتی ئابووری حکوومەتەکە کە ئەوان بەتەما بوو نقسەیان کرد بوو مفاوەزەیان کرد بوو کە پێویستە زەریبە وای لێ بەسەر بێ و پێویستە فائیدە وا بێت کاتێکی کە ئەوان ئیعلانی سیاست یاخود پلانی سیاسەتی ئابووری کورتخایەنیان کرد کاتێکی بینیان بەعکسە بۆ یەکسەر بانقی ئینگلند یەکسەر سەحبی هەموو ئەوەکەی کردەوە قسەکان و قرارەتەکانی خۆی کردەوە گوتی من پارە ناخەمە ناو ناهێنمە ناو حکوومەتی بریتانیا باشە کەواتە دێنە سەر ئەوەی کە چی ڕوو دەدات هەنگاوی داهاتوو گۆڕانکاری داهاتوو لە بەریتانیا چی دەبێت بەڵێ من پێم وایە بە تەسەوری خۆم تەبان ئەمڕۆ کە سەعات 2 بڕیارەکە دەدرێت کە ئایا هەردووچیان با بڵێن دەبن بە پێنی و با بڵێن ڕێشید هەردووچیان دەبنە کاندید بۆ سەرۆکوەزیران یاخود یەکێک دەمێنێتەوە چونکە کاتەکەیان زۆر کورتە و لە سیوێکی ئۆکتۆبەر دەبێت ئەوان پلانی ئابووری بەریتانیا دابڕێژن ئەگەر ئیعلانی نەکەن لەو وەختەدا ئەگەر ئیعلانی نەکەن بەڕاستی ئابووری بەریتانیا چەندە هەندەی تردا دەبەزێت بۆیە ئەوان دەیانوێت شتێکی سەرێ بکەن تاکو ئێستا با بڵێن ئەو دووە بەحساب بەتەمان کاندید بن هەرچەند ئێستا ڕیشی سوناک بردوویەتیەوە لەوەی کە دەتوانێت ببێتە کاندید بەڵام هەتا ئێستا پێنی نەیتوانیوە دەنجی 100 پەرلەمانتاری خۆیان بەدەست بێنێت بۆەوەی کە خۆی کاندید بکات من وای بۆ دەچم ئەگەر هەتا سەعات 2 ئەوان بتوان مفاوەزەیەک لەگەڵ پێنی بکەن بۆی پێنیش سەحب بێتەوە یاخود نهێڵن خۆی تەرشحکات بۆی نەچنە ئەو با بڵێن پرۆسەی هەڵبژاردنەی بۆ سەرۆکوەزیران ئەو وەختی یەک کاندید دەبێت ئەوش بەز ڕێشی سونیە و دەتوانێت یەکسەر ئیعلانی کەم بڕێنەوە سەرۆکوەزیرانی بەریتانیای نوێیە و دەستکات بە داڕشتنی پلانی ئابووری بۆ سیوێکی مان ئەوان دەڵێن هەر نەوەیەک بێت تا 28 مانگەمە تەواوی دەکەین بەڵام ئەگەر پرۆسەکە وا بڕوات لەوانەیە دوورنی زیاتر بخانێت کە ئەو وەختی نەتوانن ئەو لە سیوێکی ئۆکتۆبەر پلانی ئابووری بەریتانیا دابڕێژن دیارە ڕیشی سوناک لە دوای کە بۆریس جۆنسن دەستی لە کار کێشایەوە هەریکێک بوو لەناوە دیارەکان کە بۆی کە پۆستی سەرۆکوەزیرانی بەریتانیا
وەربگرێت ڕەنگە لەم گەڕەیە کە جنابە باسی لەوە دەکەیت ڕەنگە براوە بێت دەبێت بزانم ئێستا ڕەوشی ڕۆژاوە کاریگەریەکانی ڕۆژاوە لە ناو خۆی بەریتانیا چی بۆ بە دیارکرایی مەبەستم پرسی ئەو شەڕ و ناکۆکیی نێوان رووسیا و ئۆکرانیایە چ کاریگەریەکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیشی تەنانەت لە نێو بەریتانیادا دروست کردووە بەڵێ وڵات بەنسبەت شەڕی ئۆکرانیا لەبەرەوەی بەریتانیا یەکێکە لە وڵاتە کاریگەریانە لەسەر مەسەلەی شەڕەکە و مەسەلەی بابڵێن ناتۆ ئەو بەریتان ئەمریکا و فەڕەنسا دائیمەن لە پێشەوەی مۆزۆ بابڵێن باسەکانن بۆ ئەو شەڕە تەسیراتێکی زۆری کردووە لەبەرەوەی کە بەریتانیا بە هەموو شێوەیە وەکو ئەمریکا نایەوێت دوا بکەوێت یارمەتی هەم لۆجستی هەم مەسەلەی ئابووری ئۆکرانیاژداتن ئەوە وای کردووە لە هەمان کاتدا ئەو وەکو دەڵێتە شەنەکردنی ئەو وەزعەت لە ئۆکرانیا و لە رووسیا وای کرد تەبان بۆ خۆتان دەزانن مەسەلەی وزەی غاز بە تایبەتی غاز دابینکردنی غاز بۆ ئەوروپا و بۆ بەریتانیا چەنی بەریتانیا کەمترە بەڵام بۆ ئەوروپا زیاتر لە رووسیاوە بابڵێن دابین دەکات ئەو شەڕەوای کردووە کە ئەو سەرچاوی وزە نەمێنێت کە ئەو سەرچاوی وزە نەما وای لێدێ کۆمپانیەکان کەم دەبن کۆمپانیەکان ئیش ناکەن لە هەمان کاتدا بۆ خۆتان دەزانم لەکاتی ئەو شەڕانە وای لێدێتن کە خەڵک ناچێت بۆی کە شت بکرێت شتی نەکری کۆمپانیەکان بەرەو خراپی دەڕۆن بەرەو کۆمپانیەکانی لە ناو خۆی بەریتانیا کۆمپانیەکان بەرەو لە کارکەن کەوتون چون کۆمپانیەکانی عامی بابڵێن دنیا یەک لەوانە سینە سین ئێستا مەسەرن بابڵێن بۆیە دەخل زۆر ناکات لە بەرەوەی نایەوێ ئەو بازارەی کە بۆ خۆی کردوێتیەوە لە ئەوروپا کە دەیەوێت ئەو بازارە نوێ ئەوروپا دەست بەسەردا بگرێت ناوێت لە دەستی بچێت چونکە ئەو دەیەوێت خەڵکی خۆی تێبژێنێت بۆیە ئەو تەسیراتە بەڵام بەریتانیاش بۆ مۆزوعی لەبەر قەزی دیموکراتیەت و لەبەرەوەی کە ئەوە نەبێتە خوێک لە هەموو دنیا هەر وڵاتێک بەدڵی نەبوو بچێ وڵاتەکەی تەنیشتی بگرێت زۆر توندە لە مەسلەی ئۆکرانیا و رووسیا بۆ زۆر وەکو دەڵێ ئاکتیڤی هاتوتە ناو مۆزوعەکەەوە کە ڕەنگە هەندێک جار تووشی هەندێک لە ڕەخنەش بوو بێتەوە بۆ بەریتانیاوە بەتوندی دێتە ناو مۆزوعەکانەوە بەڵام بەریتانیا سیاسەتەکەی وایە کە دەڵێ ئەوە شتێکی نادیموکراتیانە بۆ شتێک بۆ لە دژی ئینسانیت شتێک بۆ لە دژی هەموو یاسا نێودەوڵەتەکان بۆیە ئێمە بە تەواوەتی سەپۆرتی ئۆکرانیا دەکەین و لەگەڵیشی دەبین تاک بە ئەو کێشەیە بە پێی یاسای نێودەوڵەتی دەبێت چارەسەر بن. باشە کاک هاوار دەمەوێت بزانم هو سیاست و پەیوەندی دۆستانە و استراتیژی بەریتانیا و هەرێمی کوردستان و عێراق بەگشتیش چۆن هەڵسەنگان و لێکدانەوەی بۆ دەکرێت ئەو گۆڕانکاریە سیاسیە و ئیداری و وزاریانین کە لە بەریتانیا ڕوودەدات و کاریگەریە جیهانیەکی شەڕی ئۆکرانیا و رووسیاش پەیوەندی چی دەبێت بە عێراق و هەرێمی کوردستانەوە؟ باوەڕ ناکەم با بڵێن تەسیراتێکی زۆر بکات لە مەسەلەی سیاسەتی دەرەوەی بەریتانیا چونکە وەکو باسم کە سیاسەتی دەرەوەی بەریتانیا سیاسەتێکە ڕاستە هەندێک جار لە ناحیەی با بڵێن تاکتیکەوە دەگۆڕێت کە دەڵێم تاکتیک مەبەستم ئەوەیە کە بۆ شتێکی وەقتی دەگۆڕێت دەنا وەکو سیاسەتی درێژخایەن ئەوان سیاسەتی درێژخایانی خۆیان هەیە بۆ 10 ساڵی داهاتوش نەک تەنها بۆ ساڵێکی تر بۆ 2 ساڵی تر بۆیە باوەڕ ناکەم ئەو تەسیرە زۆرەی هەبێت لەسەر ئەوە با بڵێن گۆڕانکاری سیاسەتی ناوخۆی بەریتانیا لەسەر پەیوەندی لەگەڵ حکوومەتی هەرێم و یاخود لە عێراقدا بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە دەبێت شتێک بزانین کە بەنسبەت ئەو دەوڵەتانە من بۆ خۆم جارێکیان لە کۆبوونەوەیەک بووم کەەوە بۆ خۆیان باسیەوەی لەوە دەکەن ئەمریکا زیاتر دەور و تەسیری خۆی هەیە لەسەر قەزیە عێراق و لەسەر وەزعی هەرێمی کوردستان لە وەکو بەریتانیا وەکو دەڵێ شخصی کەسایەتی دووەمە بەنسبەت بۆ مۆزوعە ئەوان ئەو سیاسەتی کە هەیەە زۆر باز لە مافی مرۆڤ دەکەن زۆر جار باز لە یاساکان دەکەن شتی دەستوری بەریتانیا دووهەمە یاخود فەڕەنسا بەریتانیا دووهەم بەریتانیا بۆ سیاسەتی عێراق کاتی خۆشی کە لە کاتی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن ئەو وەختی کە کۆبوونەوەیەکیان کرد من لە بیرمە کە نوێنەری بەریتانیا هاتەوە جواب ینی وەکو دەڵێ پرسیار و قسەیان لەگەڵ نوێنەرەکەی خۆیان کرد من بەشدار بووم لەو کۆبوونەوەی لە پەرلەمان کرا چونکە هەندێک خەڵکیان داوەت کرد بوو کە زۆر باسییان لێکرد خاستن لەسەر قەزیی ئەو وەختی سزنەکان و ئەو سزنانە ئەو وەختی ئەو کێشەیە هەبوو شتێک پەڵما لەسەر قەزی سزن پرسیاریان لێکرد بۆ ئێوە دەست پێشخەر نەبوون بۆ ئێوە نەتان کرد بوو بۆ وانەبوون کابرا هەستا گوتی ئێوە بوو بە ڕیاڵەتی ینی وەکو دەڵێت لەسەر ئەرزی واقع قسە ناکەن ئێمە دووەمین ئێمە یاریدەدەرین لە عێراق بەڵام ئەوەی کە
سیاسەتەکە پیادە دەکات ئەوەی کە دەور و تەسیری هەیە لەسەر سیاسەتەکە ئەمریکایە. ئێمە کە لەوێندەرین ئێمە دەوری یاریدەدەریمان هەیە و تەنها لە هەندێک ناوچەش کە ئەوان زیاتر لە منطقەی خواروی عێراق لە بەسرە بە حکمەوەی کە وەخت خۆی لە کاتی لە ساڵەکانی 2030دا زۆربەی زۆری هێزەکانیان لەو منطقەیە بووە ئەوان تەسیراتیان لەسەر 3-4 محافظەی خواروی عێراق هەیە بەس نەک بڵێن لە سەرەوە. زۆر باشە کاگاوەر ئەما کەم بە دوا پرسیارم ئەویش پرسی وزەیە کە ئێستێکێکە لە بابەتە گرنگەکان کە جیهان باسی لێەوە دەکەن هەم بەهۆی مەترسیەک هەیە بۆ کەمبوونەوەی وزەی سروشتی ژێرزەوی و ئەو شەڕ و ناکۆکیی نێوان رووسیا ئۆکراین بە هەمان شێوە ئەو ناکۆکیین لە ڕۆژهڵاتی ناوەڕاستی ژەیەکە جۆرێک لە جۆرەکان کاریگەری دروست کردو زۆر جارباز لە شەڕی وزە دەکرێت کە لە داهاتوودا ڕەنگە ڕوو بدات ئەمێ بزانم پرسی وزە لەکوێی ململانە سیاسیەکاندا دەبێت و بەریتانیا کوێ یاخود چ پشکێکی بەردەکەوێت لە پرسی وزەیە بە هێوی خان پێما وزە نەک با بڵێن پشتی بەبەردەکەوێت هەر وەکو دەڵێ هۆکارێکی سەرەکی بەنسبەت شەڕ و ئاژاوە و یاخود خۆشی و ناخۆشی چونکە ئێمە باسی وزە دەکەین معنای وەیە دروستکردن معنای پیشەسازیە معنای ئاوەدانی وزە ینی وزەکە بەزەوە نیە ئێمە باسی گڵۆب و باسی کارەبا بکەین وزە معنای وەیە کە چۆن دەتوانانی کۆمپانیەکان ئیش پێ بکەیت و چۆن دەتوانی کاڵاکان بگوازیەوە بۆ شوێنەکان چۆن تۆ دەتوانی وەکو دەڵێ مەوادی ئەوەلی ئەو کاڵایانە دابین بکەی بۆیە وزە شتێکی سەرەکیە لە هەموو خۆشی و ناخۆشیەکانی پەیوەندی نێو دەوڵەتەکاندا ئێستا مەسەلەی وزە لە بابلێن ئەوەی کە مەسەلەی ئێستاە ئەوەی بینی قەزی ئۆکرانیا و رووسیا ئەوە شتێکی وەقتی دەیانەوێت تەنها محاسبەیەک یاخود وەکو دەڵێ دەرسێک بدەن بە رووسیا بڵێن ئەگەر تۆ بتەوێت بتوانی بەجێیش وڵاتێک داگیر بکەیت ئێمەش دەتوانین لە ناحەی ئابوووریەوە لێ بکەین هیچ لێ نەکرین وزەکە وەکو لێت نەکرین ئەو کاتی ئابووری تۆ دادەڕمێتن تۆ ناتوانانی پارە بدەیت بە سەربازەکانە تۆ ناتوانێت پارە بدەیت بۆی کە مەوادی سەرچی و بیدایی بکری بۆ دروستکردنی چەک و تەقەمەنی تۆ ناتوانانی وا بکەیت تۆ ناتوانانی وا بکەیت ئەوەیە مۆزوعی وزە بەڵام بۆ داهاتوو ئەگەر ملاحەزە بکەی ئەمریکا ئێستا ئەو پەیوەندی کە بەتەمایە لەگەڵ سعودیش هەندێک بەرەوخراپی دەڕوات مەسەلەی وزەیە وزەکە دەبێت کەم بکرێت وزەکە دەبێت زیاد بکرێت ئەوە خاڵی سەرچیە لە پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی ئابوووریەکانی دنیادا بۆیە بەڕێی من زیاتر تەسیری لەسەر هەموو شتێک دەبێت مەسەلەی وزە بەڕێز هاوار حاجی کە بەڕێزیان چاودێرێکی سیاسی بوون ڕاستەوخۆ لە بەریتانیاوە بە ڕێگەی سکایپ میوانی بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک هاوار